زانکۆی بۆنی ئەڵمانی بە هاوکاری ژمارەیەک زانکۆ و سەنتەری توێژینەوە پرۆژەیەکی گەورە بۆ لێکۆڵینەوە لە هۆکارەکانی گۆڕانکاری کەشوهەوا و کاریگەریەکانی بە شێوەیەکی جیاواز لەسەر ناوچەکانی گۆی زەوی جێبەجێ دەکات. پرۆژەکە بریتیە لە لێکۆڵینەوە لە بواری زانستی زەوی و گۆڕانکاری کەشوهەوا و بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئاو. زانکۆی بۆن کە سەرپەرشتی پرۆژەکە دەکات دەڵێت پێویستی بە ژمارەیەکی زۆرە لە پسپۆڕان و لێکۆڵەرەوانی چەند بوارێکی جیاواز کە خاوەنی بڕوانامەی دکتۆران بۆ بەشداربوون لەو پرۆژەدا کە چارەسەری یەکێک لە بابەتە زۆر گرنگە زانستیەکان دەکات تا ئێستا ئاشکراکردنی گەلێک قورسە، ئەویش دیاردەی گۆڕانکاری کەشوهەوا و پەیوەندی بە ئاو و زەویەوەیە. پرۆژەکە بڕیارە 4 ساڵ درێژە بکێشێت و تێیدا 7 پەیمانگای توێژینەوەی زانستی سەر بە زانکۆی بۆن و هەروەها زانکۆی کۆلۆنیا و زانکۆی گۆتینگن و سەنتەری یۆلیچ بۆ توێژینەوە و سەنتەری ڕوانگەی نیشتیمانی ئەڵمانی بەشدار دەبن. پرۆژەکەش لەلایەن دامەزراوەی زانکۆی ئەڵمانی پشگیری و سپۆنسەری دەکرێت و سەرەتا 10 ملیۆن دۆلاری بۆ تەرخان کردووە. بە پێی ڕاگەندراوی ڕۆژنامەوانی زانکۆی بۆن سەبارەت بە پرۆژەکە دیاردەی گۆڕانی کەشوهەوا و کاریگەریەکانی ڕوون نین، بە تایبەت سەبارەت بەو بابەتی بەشێکی ناوچەکانی گۆی زەوی بەدەست وشکە ساڵی و بێئاوی سەر زەوی و ژێر زەوی گیرۆدەن. لە بەرامبەردا هەندێک ناوچە زیاتر بوونەتە ناوچێکی تەڕ و شێدار و هەندێک شوێنیش ڕوبەڕووی لافا و زریانی بەهێز دەبنەوە. لە ڕاگەاندراوەکە ئاماژە کراوە بە پێی ئەو نمونانەی لەبارەی کەشوهەوا بەردەست و زانایان پەرەیان پێداوە تا ئێستا ڕاوێکی دروست و ڕوون نادەن بەدەستەوە لەوەی کە لەسەر هەسارەکەماندا ڕوویداوە و ڕوژ دەدات. بەو هۆیەوە بڕیاردرا ئەم پرۆژە هەماهەنگیە دەست پێ بکات کە ئامانجی گەیشتنە بە وەڵامی زیاتری ئەو پرسیارانە بە تایبەت لەبارەی ئەوەی چی چاوەڕێی مرۆڤایەتی دەکات. سەرپەرشتیارانی پرۆژەکە پێیان وایە تێگەیشتن لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا تا بێت ئاستەنگتر دەبێت لەبارەی پەیوەندی نێوان ئاو و شێوازەکانی جوتیاری کە هۆکارێکی سەرەکیە تا مرۆڤ پێداویستی خۆراکی لە ڕێوە بەدەست بێنێت. ئەم ناڕوونیانەش پێویستیان بە شارەزای تایبەتمەندە بۆ کردنەوەی گرێکوێرەکان و وەڵامدانەوەیان. بڕیارە توێژەرانی پرۆژەکە قۆناغی یەکەم لە هەندێک ناوچەی ئەوروپا و ئاسیا دەست بەکار بن کە ڕوبەڕووی زۆرترین کاریگەری گۆڕانکاری کەشوهەوا بوونەتەوە، پاشان لە قۆناغی دووەمدا بچنە ناوچەکانی دیکەی ئەفریقیا و ئەوروپا. ئەو کەسانی کە بڕیارە بۆ ئەو پرۆژەیە وەربگیرێن بریتین لە پسپۆڕانی سەرچاوەکانی ئاو و زانستی کەشوهەوا و زانستی هەستکردن لە دووری و زانستی جیۆلۆژی و زانستی کۆمپیوتەر و زانستەکانی ئابووری و کۆمەڵایەتی.